کاگڕێ بوار چۆنی کاکە ئیشێکم لەسەر کاکە گیان بە قوربان قەلەق مەبە ئیشم لەسەر یاسین خدر هەیە ئەتوو لەو لیژنەیەی کە ڕەوەندی کوردیە ئەی بە قەپات مەکە سەلۆت دەکەم لەسەر یاسین خدریا قسە دەکەین وعد باسیس بابەتەشکە ناکەین وەڵا ناقی کاگڕێ بواری نییە فەقیرەی جوابی ئێمە نەداتەوە مەزالی نەبێ ئەو خەریکی ڕووخانی ئەمریکایە لەگە پۆتین و بیلاڕووسیا و ئەو وڵاتانە وەڵا کاک ڕێبوار براکەم کۆنسوڵی فەقیر هیچ سەنجی لە ئاستی هەڕەشەکانی تورنی تۆ داوا بکا بەخۆ بە پارتی بڵێ دەبی بایدن بە فەرمی لە کۆشی سپی داوای لێبردونمان لێ بکە ختاب بدا بەدزای چەند تاوانەشی گەورەیان بەرامبەر پارتی کردیە شێری پۆستەچیان کردی ئەی هەوار شێری پۆستەچیان کردیە کە سوکایەتی تێدایە بە ئێوە وەڵا براکەم کۆنسڵ چییە داوای لێبردون کە بایدن